أي ساحة صد جنات دشتي عربستان نايدان بهزار قلشان يغاري مغيلان محرابي ضلو جانا يزيد دستي إيمانا عصاي خطيبانا شمشيري خراسان. من ڕەوەند ڕزگار مەولود دانیشتووی شاری سلێمانی لە گەڕەکی ئەسحابە سپی سەرگۆل لەدایک بووم و باوکم لە گەڕەکی سابوونکەران لەدایک بووە کە ئەهلی سلێمانی بووە و کوڕی عایلی ڕەشەی پیرۆزە بووە و سەر و چوخمەکە لەوێ ژیاوە و دایکیشم لەسەر کارێز لەدایک بووە و بنەماڵەی حاجی ئەحمەد قەسابیان پێ ئەڵێن و حەمد و سەنا بۆ خوا چ خۆم چ باوکم هەتا ئێستا لە شاری سلێمانیە ئەتوانم بڵێم خزمەتێکی جوان ئەکەین بەو کەسە ئەزیزانی کە ئێمەیان پێ قبوڵە. حەسان جوبریل سەنا خوانت ئیبتیداییم لە مەکتەبی مەحوی تەواو کردووە لە بینی سابوونکەران و ئەسحابە سپیە لەوێ ئیبتیداییم تەواو کردووە دوای ئەوە چوومەتە مەکتەبی هێمن قەیوان هەتا شەرعم تەواو کردووە و هەتا کاری مەداحیم هەڵبژاردووە و لە مناڵیشەوە لەگەڵ باوکمە زۆر دڵخۆش بووم بەم کاری مەداحیە و ئێستا ئەتوانم کاری تریش بکەم بەڵام ناتوانم دەستبەرداری ئەم کاری مەداحی و سرود خوێندنەوەم چونکە زۆر لەلام پیرۆزە و زۆر لەلام گەورەیە لەبەرەوەی وەسف و ستایشی یەکەم خوا ئەکەم دووەم پێغەمبەرەکەم صلی الله علیه وسلم هەتایەتە سەر پیاوچاکانی سەر ئەرزی ڕەحمەتی خوا. خێزاندارم لە ساڵی 2012 زەواجم کردووە پرۆسەی هاوسەرگیری پێکهێناوە و دوای ئەوە خاوەنی دوو کوڕم کوڕە گەورەکەم ناوی کاکە ڕەوێنە ئەوە تەمەنی 9 ساڵە یا ڕەبی تەمەن درێژ بێ کوڕە بچووکەکەم تەمەنی 6 بۆ 7 ساڵە بێت ناوی کاکە سوڵتانە. کچم نییە وەکو ئاواتە خوازیش ئەگەر کچم هەبێت حەز ئەەکەم کچم هەبێت چونکە فەرق ناکەم هەر شتێک بەشی خوا بێت ئەو خۆشە ئەگەر کچیشم هەبێ ناوێکی تایبەتیم بۆ دۆزیێتەوە بەڵێ ناو وەکو ناو حەزەکەم ناوی بنێم کەنیل یعنی شۆخ و شەنگ نازدار جوان کەنیل ناوێکە کە لەلام هەتا ئێستا حەج ناوی مناڵێکم ناوە نەمبیستووە ناوی کەنیل حتا چە مناڵ هەبووە لە مەولودا ناوم ناوە هەتا ئێستا گوێم لەو ناوە نەبووە و تاکیدم دوای ئەمەش خەڵکێکی زۆر ئەو ناوە ئەنێت. من تەسویرم هەیە لە ساڵی 98 کە لەگەڵ باوکما دەف لێ ئەیەم ڕسمم هەیە چەند یادگاریەکەم هەیە و تەسویرم هەیە تا ساڵی 2004-2003 لە مزگەوتی مەڵکەنی دەف لێ ئەیەم لە پشت باوکمەوە قەسیدە ئەڵێمەوە لە مزگەوتی عەبدوڵڵا ڕێخۆڵە ئەمە هەمووی لە لای ئەهلی سلێمانی ئەوەی کە تەمەنی هەبێ یا لەو مەولودا وجودی هەبێ هەمووی ئاشنایە جارجاریش بۆ خۆمی ئەنێرنەوە لە تۆڕەکانە میدیایەکان کە بۆ خۆمی ئەنێرنەوە بۆی بینەری شتەکانی خۆم بم کە بە مناڵی چۆن بووم و چۆن دەفم لێ ئەو خەڵکێکی زۆر باسیەکە و لە تەمەنی 4 ساڵیەوە لەگەڵ باوکما بە دەفێکی پچکۆلانە داخڵی مەولودەکانە بووم باسی نەوەکانەکەم یعنی 98 و 97 یعنی نەسیارە هەبوو نە تەلەفۆن هەبوو جا هاتن و ڕۆشتن و جیازەڵگرتن زەیقەت بوو ناڕەحەت بوو بەڵام من هەر لەگەڵ باوکما ئەڕۆشتم حتا پێم خۆش بوو هاوکاریان بکەم شتەکانیان لەگەڵا بارکەم بەس لەبەری بمبەن بەشداری مەولۆکە بکەم
ئەوە نە عاشقی مەولود بووم، هەتا فێری دەفلیان بووم و لە ساڵی 2006ەوە لە گەڕەکی سەروەری بوو ئەو کاتە ماڵمان لە مزگەوتی حاجی ئەحمەدی حاجی فەتحوڵای دارتاشەوە ئیتر هاتمە ئەوەی لای مامۆستا مەلا عەبدولهادی دەرسی قورئانم خوێند قادی ئەو نازدارە دڵم تەنگە بۆ جێگە پێی ئەو شەفیعە و یاری خانە دڵم تەنگە دڵم تەنگە لە بێخودگار سوئالەکەی کە چۆن نەچاکەسی حاتی لە تاو عەشقی ڕەسوول ئەڵڵا نەماوە زوو قوواتی نەماوە زوو قووەتی داخڵی پرسەکانیش ئەبم و داخڵی مەولودەکانیش ئەبم و بەدەر لەمانە خەڵک هەیە ئەڵێ مامۆستا بۆ سەر قەبرانی باوکم سەر گۆڕستان حەز ئەەکەم قورئانم بۆ بخوێنیت هەیە لە ئەوروپا هاتوۆتەوە هەیە لە سلێمانی ئەڵێ کە تۆ قورئانە خوێنیت لەسەر گۆڕی باوکم ئارامی ئەبەخشیت بە دڵم بە ڕۆحم هی بەرەکەتی ئەو قورئانە خەڵکێک هەیە ئەڵێ بۆ مەولود چ لە قاعە بێت چ لە ماڵا بێت ئەوەی کەم بێت لە ماڵەوە ئەیکە ئەگەر بزانێ عەدەدەکەی ئەچێتە 300-400 نەفەر ئەچێتە قاعەکان لەبەری لە ماڵەوە جێگەی نابێتەوە ئەو کاتە کە من لەگەڵ باوکما ئەڕۆشتم وەکو یادگاری مناڵ بووم کە ئەگریام لەگەڵ یا بەدوایە دڵی نەئاشکاندم ئەی بردم جا یەکەم جار کە من دەستم پێکرد لەگەڵ باوکما مامێکمی لەگەڵا بوو یعنی خۆم و باوکم و مامم بوون دوای ئەوە مامۆستا مەلا بەکر لە سلێمانیە لەگەڵ باوکما بوو کە کاری مەداحی کرد و ئەچوونە مەولودەکانەوە حتا بانکراین بۆ سەردەشتی ئێران من و باوکم و مامۆستا بەکرە و کاتە ڕێگە نەبوو ئیلا ئەوە بە قاچاغ بڕۆشتینایە بەڵام وەرەقەیان بۆ ئێمە کرد حکوومەتی ئێران و ئەو بەڕێزە کە بچینە ئێرانەوە بۆ مەولود خوێندنەوە ساڵی 2004 بوو چوومە ئێران مەولودمان خوێند لەگەڵ من و باوکم و من و باوکم و مامۆستا بەکرە و دوای ئەوە مامۆستا مەلا محەممەدی مەلا حسێنیان پێ ئەوە دەنگخۆش مامۆستا مەلا محەممەدی دەنگخۆش کە ئیمام و قورئان خوێنی مزگەوتی گەورەی کاک ئەحمەدی شێخی شاری سلێمانیە لەگەڵ مامۆستا مەلا سەید جەلالە لەگەڵ باوکما بوون و دوای ئەوە ئێستا بەدایمی خۆم و باوکمین بێکەوە یادگاریشمان زۆر هەیە یادگاریەکان وەکو ئەوەی کە ئەچینە هەولێر هەتا هەولێر قسەی خۆشەکەین باسی مەولودەکەین باسی ژیانەکەین یعنی بەجددی باوک و کوڕەتی نەماوە لە بینمانە لەوانەیە زۆر کەس بڵێ هاوڕێین بەڵام هاوڕێکی تەبیعی بن بەڵام من و باوکم لە هاوڕێتی دەرچوین یعنی خوێن و گۆشت و ئێسقان و مۆخمان یەکێکە لە تورکیا لە ماڵی شێخ عوسمانی سیراجەدین مەولودم خوێندوتەوە قەسیدەم خوێندووە مەداحیم کردووە و لە ئێران مەولودم زۆر خوێندوتەوە لە شارە کوردەکان بە تایبەتی و لە دوو هۆکان بووە لە هەولێر تەبیعی بڵێن تۆزێکی لە سلێمانی گەڕاوەتەوە لە کۆیە مەولودم زۆر هەبووە ئەتوانم بڵێم زۆربەی مەولودی قاعەکانی کۆیە خۆمم هەروەکو شاری سلێمانی و سلێمانیش بەگشتی ڕۆژانە بەشداری لە زۆربەی پرسە و مەولودەکان ناکە ناو لێنانی مەلا وەکو لە کوردەواریەوە خەڵک بە ئیمام و خەتیب بە مامۆستایە بە شتێکە وتێتی مەلا ئەوەی کە لە مزگەوت بوو بێت یا وتاری یابێ یا قورئانی خوێند بێ یا شتێک هەر لە کۆنەوە هاتووتراوە مەلا بەڵام خۆی وەکو بانکردنی ئەو کەسە بە مامۆستا جوانترە چونکە ئەو چەند قۆناغێکی خوێندنی تەواو کردووە ئەو بە پێگەیەک بە هیلاکەتێک گەشتوتە ئەو مەنسەبە زۆر ئیحتیمامی پێ ئێمە هەتا ئەتوانم
بەڵام ئەمەوێت زۆرترین دەستخۆشیم لێ بکرێت وەک لە ڕەخنەیە سە تۆ ئەچیتە سەر ڤیدۆیەک تەماشا ئەەکەی 2000 لایکە بۆ هاتووە دەستخۆشی و لێکراوە 300-400 کۆمنتی ڕەخنەگر یا قسەی نەشیا و بە تۆ وتراوە تۆ ئەبێ بە پێی ئەوەی مەزەندەی بکەیت ئەبێ بزانی چێ زیاتر دەستخۆشی لێ کردویت ئەبێ دوای ئەوە بکەویت بۆیە من ئیحتیمامم زۆریاوە بەم کارانم و زۆریش ڕۆژانەش بەدەم خۆمەوە حتا کە سیاقەتەکەم کە لە ماڵەوە ئەبم من تەلەڤیزۆنی ماڵەکەم دایمە لەسەر مەکەی پیرۆزە جا مەکەی پیرۆز لە ئەو کەناڵە لە 24 سەعاتە ختمی قورئانەکە جاری وا هەیە خێزانم تەعەجوبی لێت چەند ئایەت هەیە پێش ئەوەی ئەو بیخوێنێتەوە من پێش ئەو ئەکەوم تێگەی بۆی حیفزیکەم پیاچوونەوە بە خۆما ئەەکەم بزانم مەزبوطم تایە بۆ مەدینایە و بەرمەرقادی ئەو نازدارم دڵم تانگە بۆ جێگە پێی ئەو شەفیعە و یاری غەرە دڵم تەنگە ئەم کەسانە کە خەڵک بە مەلا بانگەکەن لە کۆنەوە هەر کەسێک مێزەری بەسەرەوە بوو بێ یا کڵاوی بەسەرەوە بووە یا پیان و تۆ حاجی ئەگەر حاجیش نەبوو بێ پیان وتر و مەلا من خەڵک هەیە بانجەکەیە بانگ یعنی عیلەکەی خۆی بە مەلا بانجی ئەکە مامۆسای ئیمام و خەتیب ئەوەیە کە جومعان وتار ئەیە لەسەر مینبەرەکانەوە و مامۆستای قورئان خوێن مەداح ئەمانە هەمووی بە مەلا یا بە مامۆسا بانگەکرێ لە خزمەتی باوکمە مەقامەکان بە مەزبوطی فێر بووم و ئیحتیمامێکی زۆرم پێیا چونکە ڕۆحی کارەکەم مەقامە بۆیە من پێشەکی مەقاماتم خوێن و دوای ئەوە لای مامۆستا دکتۆر عەبدولهادی قورئانم خوێن 6 ساڵ من لە خزمەتیا بووم ماڵمان هەر لە ناو حۆشەی مزگەوتەکە بوو ئیحتیمامێکی زۆرم ما بە قورئان بەو کەلیمانە بەو حروفی ئەبجەدیانی قورئان بە قوتب و جەد بە قەلقەلەکانی قورئان کە تایە بیخوێنم و مەجلیسەکانیش ئێمە کە ئەچین زیاتر مەجلیسی ناونانی مناڵە ئەلحەمدوللیلا ئەوە چەند ساڵێکە خەڵکیش کە زەواج ئەکا لە جیاتی ئەوەی حەفلە بکە پورزای بووک بێ دەستی پورزای زاوا بگرێت کە کەس ناناسێت ئەمە بێشەرعیەکە ئەو تێکەڵاویە ڕووبات لە بینی ئەم دوو تەڕەفەیە بۆیە خەڵکێکی زۆر مەولودی پێغەمبەرەکە هەم خەڵک جیات جۆبیستی مەدح و ستایشی پێغەمبەرە بێ صلی الله علیه وسلم جۆبیستی حەدیث و ئاەتەکان ئەبێ و جۆبیستی فەرمایشتەکانی پێغەمبەرە بێ صلی الله علیه وسلم و هیچ بێ شەرعیەک و بێ ئەمریکی خوش ڕوونایەت لەویە ئەو بەڕێزانەی کە هێنە ناو مەراسیمی مەولودەکانەوە ئەبێ خۆی بیر لەوە بکاتەوە کە ئەم مەجلیسە جیاوازە لە مەجلیسەکانی تر بەدەر لە مەجلیسەکانی ترە ئەبێ کە لە ماڵەوە ئامادە باشی ئەوەی تایە ئەزانێت بۆ مەولودی پێغەمبەریەت ئەبێ خۆی قەرار لەسەر ئەوە باچی لەبەرەکە ئەبێ خۆی یعنی بزانێت کە بەرەو مەجلیسێک ئەڕوا باسی خوای تیاکرێ باسی پێغەمبەری تیاکرێ حەدیسی تیاخێنێتەوە ئەبێ خۆی کارێک بکا کە خۆی داپۆشێت بزانێ ئەمە جیاوازە لە مەجلیسەکانی تر نەک من لە ناو مەجلیسەکە پێی بڵێ مەراسیمی مەولودەکان هەیە لە مانجی مەولودا ئەیخوێنێتەوە بەڵام من وەکو عەلە ئەکسەری ڕۆژانەی ئیشەکانم ڕۆژانە خەڵک پەیوەندیم زۆر پێوەکە ڕۆژی وەها بۆ 4 مەولودم ئیزن ناوە بۆ خۆم لە مەولودێک بووم بۆ نمونە کەسێک پرسەی هەبووە دووەم ڕۆژ یا سێم ڕۆژی کردووە بە مەولودی پێغەمبەر صلی الله علیه وسلم چەند پرسەیەکی تر تەلەفۆنیان کردوێتەوە بۆ مەولود یا بۆ پرسە خوێندن ڕۆژانە بە بەردەوامی مەولودم هەیە بە بەردەوامیش پرسەم هەیە و دوای ئەوە ئێواران خوانمان هەیە لەو مەطعەم و ڕێستۆرانتانی کە لە سلێمانیە هەیە لە ڕەمەزاندا ئەو مەطعەمانی کە لە سلێمانیە چێشت و خوان ئەکەن بۆ ئێواران هەندێک لە ساحب مەطعەمەکان ئەڵێ مامۆستا حەز ئەەکەم بیت
هەم کابرا ئیفتار ئەکا ڕۆژوو ئەشتێنێ بەدەم نان خواردنەوە با گوێی لە مەدح و ستایشی پێغەمبەر بێت صلی الله عليه وسلم. تەماشا ئەەکەیت خەڵکێکی زۆر کورسی حیجز کردووە یەت هەم ئیفتار ئەکا هەم ڕۆژوو ئەشتێنێ هەم گوێبیستی مەدح و ستایشی پێغەمبەرە بێت صلی الله عليه وسلم. ئاوا کارەکانی تۆزیع کردی فدای ڕوخسایە یاری قاڵت بم دەڵێ خورشیدی تابانە باڵا گەردانی باڵات بم وەکو شمشادی بوستانە بوستانە بۆ مەدینایە و بەرمەرقادی ئەو نازدارە دڵم تانگە بۆ جێگەم پێی ئەو شەفیعە و یاری غەرەم دڵم تەنگە دڵم تانگە